چالاکوانین جن دیار کرن گوتوندی و کشتن اجنان دوام دکه و گوتن گریاسا سرور به جواک دیواره بری خستن کرن و دوی میر های جویه که هبن گو اون یه گو توندیه دکن. چالاکوانین مافی جنان کجال عبدالقادر و تارا روجبه هی تکلداری مجار آخوین کجال عبدالقادر آخفتنا خوب بالکشاندن سر شیار کرن اجنان دیجی توندیه دست بکر و او دوی باوریه دیا گو چالاکوانین جن دوی آماده بن گوبری از سمینر دزگهن مدیای شیاری اجنان زیده بکن و گوت لیبل استقرارین گل سر توندیه نای نوشاندن توندی و کشتن اجنان بردوام دکه ریخستن رولا پرکید نابرا جواک و دستلاتان دد لیزن لیپرگالا گوالات بری و دبر دواری تکوشین الدیجی توندو تجیه ده خمساره جبر گویاسا جهر دستلاداران با بکسالاری و دین درخستن اونه دبر جواندی اجنان دنه یاسا بری کوپه که نایم جیب جی کرن و سوجدار جی ناین جزا کرن هر وسا پرزبانا مافجنان تارا روجبین جدا زانین گوتوندی الدیج جنان تکرن دوینه تنه به کمپانیا شازر و جان آتی کوشین الدیجی توندی السر جنان ورسی نوردار کرن و بفکرن گو افقاس بسا دیویژن هول بدن گوجنا و چهار دیواران در کبن هوشیار ببن اف یک دی بخوندن و بشداربونا د چالاکی پرورده هوشیار کرنه ده پیکان به بێگومان نەخێر ئێمە هەموو کاتێک ئەبێ ینی دایما لە سەنگەرا بین دایما لە هەوڵا بین بۆ هوشیارکردنەوەی کۆمەلگا بۆ هوشیارکردنەوەی کچان کوڕانی گەنج بە سیمینار بێ بە میدیا بێ پێویستەکە ینی چونکە ئێمە بینین ئاماری ڕاستە ئاماری فەرمیمان بەدەست نەگەشتۆ بەڵام تونند و تیژەکان و تیرۆرەکان بەڕاستی زۆر زیای کردووە تۆ وەکو چاڵچاڵیان بۆ هەڵکراندراوە ئەمانە هەمووی ینی هەمووی ناحەقیە بەرامبەر بە ژنان ئەکرێ لە کۆمەلگەکانی ڕۆژهەڵاتە ئێمەش یعنی یەکێکین لەو کۆمەلگەی کوردستان یەکێکین لەوانە ڕاستیە ینی من ئەڵێم ینی ژنان خۆیان کە هوشیارکەن یەکەم هۆکار بۆ ئەوەی کە ژن هوشیار بێ باری ئابووری خۆیەتی سەرچاوی ئابووری خۆی هەبێ بەڵام ئەبێ هەموو ڕۆژێک ژنان هەموو کات ژنان هوشیار بکرێنەوە بە مافەکانیان وشیار بکرێنەوە بەرەنگار بوونەوەیان تیابێ یاخیبوونیان تیابێ ژنان ینی ئەبێ ژنان لە چوار چێوەی ماڵەوە بێنینە دەرەوەت ئەوە بەڕاستی ئەوەی چەکە لە خاڵە زۆر گرنگەکان کە تۆ خەڵکی وشیارەکەیتەوە ئەبێ لە دیتە کۆمەڵگە ئەبێت دابەزیتە ئاستی ئەو ژنانەی کە ڕێزم هەیە ئەوانەی کە نەخێنەوارن ئەوانەی کە